رادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 29 نیسانی 2025 سان پێشکەش دەکەین. دکتۆرەکانی سری سوریا ئۆندەر لە بەردەم نەخۆشخانەی فلۆرانس ناینتیگل لەسەر دوایین دۆخی تەندروستی ڕاگەاندراویەکان بڵاو کردەوە. بەرپرسی پزیشکیەکانی نەخۆشخانەکە دکتۆر چاڤلان چیفیچی ئاماژەی بەوە کرد کە لە لایەنی دەماریەوە دۆخەکە تا دێت خراپتر دەبێت. وتیشی لە ڕووی نێرۆلۆجیەوە ڕفلێکسەکانی مێشکی نەخۆشەکەمان کەمی کردو و هەڵاوسانی مێشک بەردەوامە. لە بەردەوامیشدا دەڵێت خوێنی مێشکی دەڕژێت و هەموو ئەمانش ئەوە نیشان دەدەن کە مەترسی لەسەر ژیانی زیاتر دەبێت. هەروەها لە بارەی دۆخی تەندروستی ئەحمەد تورک هاوسەرۆکی شارەوانی مردین کە لە شوێنی قەیوم دانرابوو ئەندامی شاندی ئیمراڵی و پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی ڕایگەیان ئەحمەد تورک پرۆسەی وەرگرتنی چارەسەری کیمیایی با سەرکەوتووی تێپەڕاند و دەست بە چارەسەری تیشکی کردووە. ئەحمەد تورک تا ئێستا کە لە تەمەنی 82 ساڵدایە بەهۆی نەخۆشیەوە ماوەی چەند مانگێکە چارەسەر وەردەگرێت. زیاتر لاسی ڕێکخراوی یاسایی و کۆمەڵگەی مەدەنی لە بەیاننامەیەکی هاوبەشدا لە بارەگەی ڕێکخراوی کۆمەڵ و توێژینەوەی یاسا داوای گۆڕینی یاسای سزادان و دانان بە مافی هیوا دەکەن. دەقی بەیاننامەکە لەلایەن چەندین نووسینگەی پارێزەرانەوە واژۆ کرابوو پارێزەرانی نووسینگە یاسایی سەدەش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ئامادە بوون. ئەرەن کەسکین هاوسەرۆکی گشتی کۆمەڵی مافی مرۆڤ بەبیری هێنایەوە دوای ئەوەی ڕێبەرۆجەلان لە ساڵی 1999 بە دیلگیرە سزای لاسێدارەدان لە تورکیا هەڵوەشایەوە. هەروەها کەسکی نامەجێ بۆش کرد تورکیا ڕێککەوتنامەی ئەوروپای بۆ مافەکانی مرۆڤ واژۆ کرد و پابەندە بە بڕیارەکانی دادگایی مافی مرۆڤەوە و دەبێت بۆ پێیا مامەڵە بکات. سەرکان کلچ ئەندامی لە ئیستانبوڵی کۆمەڵی پارێزەران بۆ ئازادی ڕایگەیاند پێویستە سیستەمی زیندانیەکانی تورکیا بگۆڕدرێت. ئەگەر گۆڕانکاری یاسایی پێویست نەکرێت ئەوە تانە لا کۆمیتەی وەزیرانی ئەنجومانی ئەوروپاش دەدەن. هەروەها دەستینا یەڵدزیش هاوسەرۆکی توهاف ڕایگەیاند پەرلەمانی ئەوروپا وەک مافێکی بنەڕەتی دانی بەوە داناوە کە ئەوانەی سزای زیندانی هەتایان بەسەردا سەپێنراوە پێویستە دوای ماوەیەکی دیاریکرا و پێداچوونەوە بە سزاکانیاندا بکرێت و دەرفەتیان پێ بدرێت بە مەرج ئازاد بکرێن. هەروەها دەستینا ئاماژەی بۆش کرد کە دانان بە مافی هیوا پێویستیەکە و داوای کرد نابێت هیچ کەسێک لە مافی هیوا و دەرفەتی سەر لە نوێژیانکردن بێبەش بێ. کۆمسیۆنی زیندانیەکانی ناوەندی کۆمەڵی مافی مرۆڤ ئیهەدا راپۆرتی زیندانیانی نەخۆشی بڵاو کردەوە و بە پێی راپۆرتەکە لایەنی کەم 1412 زیندانی نەخۆش لە زیندانەکاندا بوونیان هەیە کە 335 کەس لەوانە باری تەندروستیان قورسترا. حسێن کوچوک باڵابان هاوسەرۆکی گشتی ئیهەدا ڕێگەیاند لە تورکیا زۆرترین جار لە زیندانەکاندا مافە سەرەتاییەکانی مرۆڤ پێشل دەکرێن. لە قسەکانیدا کوچوک باڵابان سەرنجی بۆ بانگەوازی هاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلانیش ڕاکێشا و وتی باخۆشحاڵیەوە پێشوازی لەم پرۆسەیە دەکەین. هەروە لە بەردەوام قسەکانیشیدا سەرنجی بۆ مافی هیوا ڕاکێشا و داوای کرد سەرەتا زیندانی نەخۆشەکان ئازاد بکرێن و دەڵێت بێگومان چەکدانان و کۆتایی هێنان باتوندە تیژی گرنگە، بەڵام بۆ ئەمەش پێویستە دەوڵەت هەنگاوی متمانە پێکراو بنێت و ئۆپەراسیۆنەکانی بوەستێنێت. هەروەهاوتیشی وەزارەتی داد دەبێت دەست بەجێ پاکێجێکی هەموارکردنەوە بۆ پەرلەمان بنێرێت و زانیاریەکانی سەبارەت بە زیندانیانی نەخۆش و مافی هیواشی لە زیاد بکرێت. لە بەشی کۆتایی قسەکانیدا سەرنج خرایە سەر ڕێککەوتنان نێونەتەوەیەکان و چەندین پێشنیاریش خرایە ڕوو. لە
لە هەڵکوتانە سەرماڵاندا لە ئێستانبول لەلایەن پۆلیسەوە باتونترین شێوە چەندین کەس دەست بە سەرکران لە ئێستانبول پێش ئاهەنگەکانی یەکی ئایار جژنی کرێکاران هەڵکوترایە سەر چەندین ماڵ و ناوەند و دەشڵێن لە هەڵکوتانە سەرماڵاندا پۆلیس ئەشکەنجەی چەندین کەسی داوە. لە شاری فرێدریک هافنی ئەڵمانیا بۆ یادکردنەوەی شەهید ئیسماعیل چەلیک بە ناسناوی دڵسۆز ساریا کە لە 11 ئابی 2019 شەهید بوو چالاکی یادکردنەوە بەڕێوەچوو. چالاکیەکە با پێشەنگایەتی کۆما و ئەنجومەنی گەلی فرێدریک هافن ڕێکخرا. لە چالاکیەکەدا بنەماڵی شەهیدان و کوردستانیان بەشداری یادەکە بوون. شاندی پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی کە بەشداریان لە کۆنفرانسی یەکڕێزی و یەکهەڵویستی کورد کرد درێژە بە کۆبوونەوەکانیان لە ڕۆژاوە دەدەن. شاندەکە پێکاتوە لە سەرۆکی دەبەپە کەسکین بەیاندەر و ئەندامی دەم پارتی سەرحەد ئەرن و پەرلەمانتارانی دەم پارتی ساڵح ئایدینز و گۆڵچەند کاچماز و محەممەد کامەچ. ئەوان سەردانی شاروانی قامیشلو و پارتیەکێتی دیموکراتیک پەیەدە و هەروەها پارتی دیموکراتیکی کوردستانی سووریا پەدەکەسە و یەکێتی زەدەکانی سووریان کرد. لە کۆبوونەوەکانیاندا گفتوگۆ دەربارەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆ جەلان کرا. بڕیاریشە شاندەکە سەردانی ناوەندی ئەنجومەنی سووریای دیموکراتیک مەسەدەش لە قامیشلو بکە. لەبەر شەڕ و کۆمەڵکوژیەکانی ئەم دوایەی هەرێما کەناراوەکانی سووریا ژمارەیەک بنەماڵی عەلەوی چوونەتە شاری دیرەکی کانتۆنی جەزیرە. ئەنجومەنی شاری دیرێک بە ئامانجی بەڕێخستنکردنی بنەماڵی عەلەویەکان و جێبەجێکردنی پێویستیەکانیان کۆبوونەوەیەکی لا ناوەندی کەلتوری و هونەری دیرێک بە ئامادەبوونی دەیان عەلەوی ڕێخست. بەڕێوەبەری ئەنجومەنی شاری دیرێک جگەر محەممەد گرنگی بە ڕێخستنکردنی کۆمەڵگە کرد و لا دژی ئەو پلانانەی کە لەسەر پێکاتەکانی سووریا ئەنجام دەدرێت و بانگەوازی یەکگرتن و ڕێکخراوبوونیشی کرد. مەسعود تاهر بەڕێوەبەری تەندروستی ئامێدی ڕایگەیاند لە ئەنجامی تەقینەوەی درۆنێک لەسەر خاڵێکی پێشمەرگە لا گوندی بلاڤەی سەرباشارچکی ئامێدی سێ پێشمەرگە بریندار بوون. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە نەکراوە کە هۆکاری تەقینەوەی درۆنەکە چی بووە، بەڵام ڕۆژانە دەوڵەتی تورک با درۆن و فڕۆکەی جەنگی وردومانی سنووری ئامێدی دەکا. نوێنەری یەنەکە سالار حسێن کە بەشداری کۆنفرانسی یەکڕێزی و یەکهەڵویستی کوردی لە ڕۆژاوا بۆ باسی گرنگی پەیامەکەی ڕێبەرۆ جەلان دەکات و جەخت دەکاتەوە ڕۆڵی کۆنفرانسەکە لە بەدیهێنانی یەکڕێزی و ئاشتەوای سیاسیدا مەزنە. لێرەوە دەستخۆشی لە پەیامەکەی سەرۆک ئاپۆکەم بەڕاستی کە ئەو پەیامەیەکی گرنگە بە نسبەتی ئێمەوە و ئێمە ئەتوانین ئەو پەیامەی سەرۆک ئاپۆ بکەین بە بنەمایەک بۆ لێک تێگەیشتن بۆ بەخوداچوونەوە بۆ یەک ڕێزی کورد. ئێمە تەنها چالاستەر بۆ بەزیێنەی مافەکەمان لە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگەوە بێ بەڕاستی لەبەرەوە هەموو خۆناغامان تاقیکرێتەوە دەستخۆشی لە پەیامەکەی سەرۆک ئاپۆکەم و پێشوازی لەو پەیامەکەم و هیوادارم بەرپێشنی گەورە هەبێت لە پەیامەکەیان و هەموو هەڤاڵانی کە پابندن بە ئەو پرۆسەیەوە هەمیشە هاوکار و هەماهنگ بوون بۆ بەڕێوەچوونی ئەو پرۆسە ئاشتیە لەبەروی ئاشتی بە دێنانی مافەکانمانە و جارێکە پیرۆزە لە ڕۆژئاوا، پیرۆزە لە هەڤاڵ مەزڵوم عەبدی، پیرۆزە لە هەموو کوردانی هەر چوار پارچەکە. بە گوێری ڕاگەیاندراوێکی نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی پێشوازی لە ڕێبوار تاها مستەفا پارێزگاری کەرکووک کرد بۆ پێداچوونەوە باوردەکاریەکانی بارودۆخی ئەمنی و ئابووری و خزمەتگوزاری لە کەرکووک. سوودانی لە دیدارەکەیدا ڕایگەیاندووە حکوومەت بەنیازە کۆمەڵک پرۆژە لە پارێزگای کەرکووک دەست پێ بکە لە چوارچەوەی پاکێجێک لە پرۆژەکان کە لە سەرانسەری پارێزگاکاندا جێبەجێ دەکرێن. هەروە جەختیشی کردوێتەوە لەسەر هەوڵە بەردەوامەکان بۆ دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتیان و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان و بژاردنەوەی ئابووری لە پارێزگای کەرکووکدا.
سەبارەت بە بیرروبۆچوونی ڕێبەرۆجەلان لە سەر ژنان و ڕۆڵی ژنان و ئەو پەیامەی کە بۆ ژنان لە هەشتی ئاداری ئەم ساڵە ڕاگەیاند لەو ڕوانگەیەوە کە ڕێبەرۆجەلان هەمیشە ژنی وەک پێشەنگی کۆمەڵگە و تەنانەت بەرگریکردن لە خاک و نیشتمان بینیوە ژنان بەردەوام پشتگیری و پشتیوانی بۆ پەیامەکەی ڕێبەرۆجەلان دووپات دەکەنەوە و بەم شێوەیە بۆ ڕۆژنویس دەدوێن. ئێمە لێرەدا دەڵێن کە ژنان پێویستە پێشەنگایەتی خۆیان بسەلمێنن و هەوڵ بدەن ئەو پەیامە بە شێوازێکی ڕوون و جوان کە بەڕێز عەبدوڵڵا ئۆژەلان مەبەستی بۆ بە کۆمەڵگا بکە ڕوون بکەنەوە بۆ خەڵکی و پێیان بڵێن کە ئەم پەیامە ئامانجی ئاشتیە وەکو چۆن گەلی کورد هەمیشە ئامانجی ئەو بۆ لە ڕێگەی ئاشتی و کێشەکانی چارەسەر بکە بە شێوازێکی برایانە و یەکسانانە و هەڵسەنگانە بگات بۆ ئامانجانەی کە مەبەستێتی پێویستەکە پێش هەمووی ژنێکی ئازاد دروست بکەین چونکە گەر ژنێکی ئازاد دروست نەبێ نەوەیەکی کۆیلە دروستە بێ لە کۆیلاکەوێتەوە وانە دەیکەواتە من وەکو ژنێک پێویستە کا لەسرم بەرسەرتا وەکو ژنێک پاشان وەکو خوێندکارێک اینجا وەکو کوردێک ئازاد بم لە فکر لە بۆچوون لە کردارم بەڵام نەک ئازادیە کە سنووری بەرامبەر بەزێنم ئازادێک بۆ ئاستەیەک بۆ ڕادەیەکەوە خۆم بنوێرم ناو کۆمەڵگەیە بە ئازادی بە جوانترین شێوە و ڕێبەر عەبدوڵڵا ئۆژەلان هەمیشە فکری ئەو ڕوانگەی ئەو تێڕوانینی ئەو لەسەر ئەو بۆ کە ئافرەت ئازاد بێ بۆ چونکە ئێمە کۆمەڵگەیەکمان کرێکە کە هاوژیان بین ئازاد بین و باشتیوە پێکەوە لەگەڵ گەلانی ترا بژین. ئاژانسی هەواڵی مێهری ئێرانی دوای ئاماری کوژرا و بریندارەکانی تەقینەوەکەی ڕۆژی شەمەی ڕابردووی بەندەری شەید ڕەجایی بڵاو کردەوە و ڕێگەاندۆ ژمارەگیان لە دەستان بەهۆی ڕووداوی تەقینەوەکەی بەندەری شەید ڕەجایی بۆ 7 کەس بەرز بۆتەوە هەروەها زیاتر لە 1200 کەسی دیکەش بریندار بوون دەشڵێن بەهۆی زۆری بریندارەکان و سەختی برینی بەشێک لەوانش ئەگەری بەرزبوونەوەی زیاتری ژمارەگیان لە دەستان هەیە. هاوکات ئیسکەندەر مۆمنی وەزیری ناوخۆی ئێران ڕایگەاند بوو هۆکاری تەقینەوەکەی بەندەری شەید ڕەجایی لە سنووری بەندەر عەباس گەڕاندنەوە بۆ کەمترخەمی بە تایبەتی لە پابەندنەبوون با ڕێوشوێنە ئەمنیەکان و کەمترخەمی لەلایەن بەرگری شارستانیەوە بووە. ئەمریکا 5 هێرشی ئاسمانی کردە سەر ناوچەی نەهیم لە ڕۆژهەڵاتی سەنعا کە شوێنی هەڵدانی موشک و شوێنە سەربازیەکانی چەکدارە حوسیەکان بووە. هەروەها هەڵمەتێکی ئەمریکا بۆ هێرشکردنە سەر شوێنەکانی حوسیەکان لە پارێزگای زومار دەستی پێکردووە. میدیای حوسیەکان دەڵێت تەقینەوەیەکی تون سەنعای یەمەنی هەژاندووە و هەروەها لەگەڵ 3 هەڵمەتی توندی دیکەی فڕۆکەکانی ئەمریکا بۆ سەرپێکەکانی حوسیەکان لە باشوور ئەنجامدراوە. لەلایەکی تریشەوە 4 هێرشی ئاسمانی دیکەی ئەمریکا سەربازگەی براشن و قۆمی لە سەنعا کردوتە ئامانج و هاوکات 3 هێرشی ئاسمانی دیکەی ئەمریکا کۆگاکانی چەکی حوسیەکانی لە حرەف لە عەمران کردوتە ئامانج. هێرش ئاسمانیەکانی ئەمریکا لە 15 ئادارەوە ڕۆژانە بەردەوامە بۆ سەر حوسیەکان لە یەمەن. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.